قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران و خواناسانی بەڕێز، لەو بابەتانی کە پێشکەشمان کرد لە دووتاری ڕابردوودا لەژێر ناونیشانی لاساییکردنەوە و دەرەنجامە خراپەکانی گەیشتینە بەشی سێیەمی ئەو بابەتە. ئەم جارە باسی ئەوە بۆ جەنابتان دەکەم کە لاساییکردنەوەیەکی خراپ و نابەجێ بێ و وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئیممەعە بێ کە فەرمووی لا تەکونوا ئیممەعە تقول أنا مع الناس إن أحسن الناس أحسنت وإن أساءوا أسأت. مەڵێ من لەگەڵ خەڵک چیان کرد ئەوە دەکەم، چاکیان کرد چاک دەکەم، خراپیان کرد مادام خەڵک هەموو بەگشتی وای کرد منیش بەڵێم بێ خراپ دەبم. دیارە و خەڵکە خۆ لەسەر بەتاڵ نین، نەخێر دەکرێ و خەڵکە هەمویان لەسەر بەتاڵ بن. تۆ ڕێگا ڕاستەکە کە تەرازویەکت پێیە قورئان و سوننەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، عەقڵ و ژیریە، قسەی دانایان و زانایانە، تۆ بەسەر ئەم ڕێگا بەڕاستەدا بڕۆ. جا لاساییکردنەوە هەندێکمان باس کرد، ئەمڕۆ دەچینە سەر بابەتی ئەوەی کە لاساییکردنەوە چ زەرەرێکی ئابووریمان لێ دەدا. ماڵ و سەرۆت و سامان خەڵاتی خوای پەروەردگارە. خوا لە قورئانە لە چەند شوێنە کە باسی پارە، سەروەت و سامان دەکا بە فەزلی خۆی ناوی دەبا، وابتغوا من فضل الله، باس ماڵی بەخێر ناو بردووە. ئەم ماڵە، ئەم سەرۆت و سامانە ئەمانەتە لای تۆی بەڕێز. نابێ بە چاولێکەری خەڵکانێک ماڵ بەفیڕۆ بدەی. چاولێکەری خەڵکی وەکو چی؟ هەر شتێکت بینی ڕیکلامی بۆ کرا، لە تەلەڤیزۆنەوە ڕیکلامێکیان بۆ کرد، ڕازێنرایەوە، ئاوا مەدحوستایشی کرا، هەروەها بینیت کە کەسانێک کڕیویانە، تۆش یەکسەر بەبێ ئەوە یەکەم پێویستت پێی نەبێ، دووەم نرخێکی زۆر گرانی هەیە و لەوە زۆر لەوە هەرزانتر بێ و پارەیەکی کەمتری پێ بدەی و بەس ئەوەی ڕیکلامی بۆ نەکراوە، یان لە کۆگایەکی گەورە دادانەندراوە و نرخی ئەوانەشی نەچۆتە سەر، تۆ یەکسەر شوێن مەکەوە. پارەکانت ئەگەر زۆریش بن، تەنانەت ئەگەر دەوڵەمەندیش بێ، حەیفە ئەو پارەیەت ئاوا بەفیڕۆ بدەی لە ڕێگەی لاساییکردنەوەی خەڵکاندا، لە ڕێگەی شوێنکەوتنی ڕیکلامدا تۆ پارەکانی خۆت بەفیڕۆ دەی. ئەگە هەر لێت زیادە بیکە بەخێر، کە دەوڵەمەندەکانیش خۆ زیاتر حەزیان لە پارەیە لە هەژارەکان. بەڵام ئەوەی دەچێتە ژێر کاریگەری لاساییکردنەوەوە، زۆربەی بەداخەوە چینە هەژارەکەیە، زۆربەی بەداخەوە ئەو چینەیە کە مامناوەندە نەک دەوڵەمەند. بەسەرهاتێک هەیە کە دکتۆر عەلی شەریعەتی لە کتێبی بێداری و کەرکردن کە زیرەک ئەحمەد کردوێتی بە کوردی لە لاپەڕی 111دا دەڵێ، دکتۆر عەلی شەریعەتی دەڵێ ژەنەڕاڵ ئەکیوم سەرەتای پەیدابوونی شوشەی ڕەنگاوڕەنگ لەگەڵ باوکیدا ئەچێ بۆ ئەفریقیا، سەردانێکی ئەفریقیا دەکات. شوشەی ڕەنگاوڕەنگ کە تازە داهاتبوو لەو زەمانەدا، خەڵک بەس شوشەی ڕوونیان بینی بوو. کە شوشەی ڕەنگاوڕەنگ داهات، کریستاڵی داهات، خەڵکێک لە باشووری ئەفریقیا و ئەوانە شتی وای نەبینی بوو. ئەو کابرایە ژەنەڕاڵ ئەکیوم لەگەڵ باوکیدا سەردانی ئەو شوێنەی کرد کە ئەم شوشانەیان پێ بوو، سندوقی بچکۆلەیان لێ دروست کردبوو، خەڵکەکە بینیان شوشەی ڕەنگاوڕەنگ هەیە، هەر یەکەی لە ڕەنگێکە و شوێنێک دروست کراوە، زۆریان پێ قسەیر بوو. ئەیان گوت ئەمە نافرۆشن. باوکی ژەنەڕاڵ ئەکیوم دەیگوت کابرایەکی بازرگانی زۆرزان بوو، بە خەڵکە فەقیرەکەی دەگوت کە خەریکی ئاژەڵداری بوون. کابرا چەند ساڵ بوو ئاژەڵی بەخێو دەکرد، مێگە لە مەڕێکی هەبوو، چەند حوشترێکی هەبوو، چەند بزن و مانگایەکی هەبوو، هەموو سەرەوەتەکەی ئەوەندە بوو. دەیگوت کاکە ئەمە شوشە نییە، ئەمە بەس بەناو شوشەیە، تۆ سەیری ئەو ڕەنگەکە، ئەوە سەوزە، ئەوە سوورە، ئەوەیان زەردە، ئیتر ئەم سندوقەی لە دروست کراوە وا مەدحی دەکرد. ئەمە هەموو کەس نیەتی. ئەمە لە ئەوروپا ئەو کەسانەی کە زۆر خانەدان بن، خاوەن دیواخان بن، بەناوبانگ بن، ئەم سندوقە لە ماڵیان و لە دیواخانیان دادانراوە. فوی بەو خەڵکەدا دەکرد کابرا لە خۆشیانە کە بڵێن سندوقێکی ئاوای هەیە و لە ڕیزی پیاوە گەورەکانی جیهاندا دەژمێدرێ. ئەوی کاکە وەرە چەند مەڕت دەوێ؟ کوڕی با بەجاخەوە بە مەڕ ناکردەی. گوت چی؟ کوڕە دوو مێگەل مەڕم هەیە، هەر دووشیان دەدەوێت، بەس ئەو سندوقم دەیە. ئەڵێ ژەنەڕاڵ ئەکیوم و باوکی تەواوی ئەو خەڵکیان ماڵوێران کرد بە چەند شوشەیەکی ڕەنگاوڕەنگ. ئەمە ڕەنبێ بۆ من و بۆ تۆ جێگەی پێکەنیم بێ، بەڵام توخوا چەند خەڵکیش دەوڵاتی ئێمە داوای لێ هات،
چەند کەس هەبوو بە دۆنم زەوی بابوو باپیرانی مابوو زەوی کوشت و کاڵی کە ئەو گەنمە جوانەی لێ بەرهەم دەهات ئەو زەویە کوشت و کاڵیە کە ڕەفیقی بیری نەوت نییە نانمان پێشکەش دەکا دەیان خۆراکمان پێشکەش دەکا کابرا لە پێناوی ئەوەدا کە بڵێن وەڵا سیارەیەکی فول مواسەفاتی گرانبەهای پێیە ئەچوو چەند دۆنم زەوی دەفرۆشت درێدا بە سیارەیەک و نرخی نەیەزانی خۆی بەژێ گەڵابەیەکا دەکرد ماڵی خۆشی وێران دەکرد ماڵی خەڵکیشی وێران دەکرد دواتر بە تعلیقەوە پێیان دەودرا پارەی دۆنیمی پێداوە عینی بابەتەکەی ژەنەڕاڵ ئێکیۆم لە بواری ئابووریدا ئێمە بەلاساییکردنەوە لەو ساڵانەی کە پارەیەکی زۆر دەهاتەم کوردستانەوە کە خەڵک موچەی زۆر بوو بەداخەوە سوودی لێ نەبینی گەلێک خەڵک سوودی هیچی لێ نەبینی بەوەی کە قیست کراوەتەوە بەوەی کە قەرز هەیە چەند ماڵ قەنەفەکانی عیبی نەبوو بە بەلاش فڕێ دەدایە دەرەوە وەڵا قەنەفەیەکی گرانبەهای دەکڕی بامەی بە قیستە نیوەی معاشەکەی بۆ قیست دەڕۆی کەوانتەرەکەی عیبی نەبوو بەشی چەند ساڵی تری دەکرد کەوانتەرێکی گرانبەهای دەکڕی ئەمە چینە هەژارەکە خۆ دەوڵەمەندەکە دەستکاری ماڵی خۆی نەدەکرد ئەو هەموو پارەشی دەست دەکەوت شوێنی ئەمانە نەدەکەوت وەڵات چونکە بە قیستە بە قەرزەوە زانی پارەی پێنادا وەختێک کە موچە نەما حکومەت دەستی کرد بە پاشەکەوتی موچە ئەمجا بەبرینی خۆیان زانی ئەگە ئەو کەسانی کە ژیر بوون لەو کاتی پارە زۆریەدا شتێکیان پاشەکەوت کرد بزانە چۆن مانەوە ئێمە بەداخەوە کاربەدەستەکانیشمان ئەو ژیریان نەبوو بەرپرسانمان لەو هەموو ساڵەی کە ئەو هەموو تریلیۆن دۆلارە دەهاتە ئەم کوردستانەوە ئەوانیش شوێن کەوتۆ بوون ئەوانیش لاسایی کەرەوە بوون ئەوانیش بنیادنەر نەبوون ئەوانیش ڕاوێژکارێکی ئابووری ژیر و بوێر و عاقڵیان نەبوو بڵێ کار بەدەستانی وڵات هەموو ڕۆژێ ئەم پارە زۆریە نابێت لە کوردستانە هەموو ڕۆژێ نرخی نەوت بەرز نابێ هەموو ڕۆژێ وڵات بێشێشە و شەڕ نابێ بۆ ڕۆژە تنگانەکان با سندوقی وڵات پارەیەکی تێدا بێ هەر دەهاتن بە تەرفیهاتی خۆیان بەخوا مەسئولی وا هەبوو بە دەفتەر دۆلار تەنها وەکو بۆیان باس کردوین و ڕەن بە دڵنیاییەوە ڕاستیشە تەنها لە کوورەخانەیەکی ناو ژوورەکەیدا و لە ڤێلایەکی ناو باخەکەیدا و لە زنجیرەی ئۆتۆمبیلەکانی پێگۆڕیوە و ئەوەش حاڵی ئەو خەڵکەیە کە ئێستاش نازانە پاشەکەوتی موچەکەی ماوەیانە کەواتە هەمووە بە بەرپرسەکانەوە بە خەڵکە هەژارەکانەوە هەمووی کەوتە ژێر کاریگەری لاساییکردنەوە لە بواری ئابووریدا وەکو کابرای کە سندوقە بچووکەکەی هێنا و شوشەی ڕەنگاوڕەنگ بوو هەرچی بەدەستی ئەو خەڵکەوە بوو لە دەستی دەرهێنان ئەمە خەڵکە بە ناوبانگەکان ئەمەیان هەیە چاولێکەری لە بواری خۆراکدا ئێمە ئێستا لە کوردستانە گرفتاری ئەوەین کچە باشەکانمان خانمە باشەکانمان کە دەبنە کابانی داهاتووی ماڵەکان بڕۆ لیان بپرسە کابرا کچەکەی شوو دەکا دایکی کچەکە جاری وایە بە شانازیەوە وەڵڵا ئاگاتان لێبێ بەخوا ئەو کچەی من هەتا ئێستا نازانێ خواردنێک دروستکە والله ئەوە شکستە بۆ تۆ دایکەکەم تۆ کە کچەکەت بە شوو دەدەی دەبێتە خێزان ئەبێتە دایکی داهاتوو ئەچێتە ماڵێکی ترەوە پێویستە کابانێکی زۆر باش بێ هەر لەفەی خواردووە و هەر سەندەویجی خواردووە و هەر فەلافلی خواردووە نازانە خواردنە کوردەواریە جوانەکانی خۆمان دروستکاتەوە ئەوە تا لەو کۆڕۆنایادا لە فەخانە داخراوە ئەمجا خەڵک خواردنی ماڵەوەی بۆ دەرکەوت چ بە نرخە چ بە لەزەتێکە کە چەند بە چێژە هەر ئەو دۆکڵیوی خۆمان هەر ترخێنەی خۆمان بابەتێکم خوێندەوە ترخێنە بۆ کۆڕۆناژڵم بێ زۆر باش بێ هەموو ڤیتامینەکانی تیا کۆبێتەوە هەموو فاسفودەکان و خواردنە خێراکان دکتۆرەکان لەسەری ڕێککەوتن چ زیانێک لە تەندروستی ئینسان دەدات چۆن بەرگریز لە دەستەی دادەڕوخێنێت چۆن خەمۆکی بۆ ئینسان زیاد دەکات کەچی بەداخەوە بە چاولێکەری کابرا بە شانازیە وڵا پیزام خواردووە بەڵام پێی عیبە بڵێ دۆکڵیوم خواردووە پێی عیبە بڵێ ترخێنەم خواردووە بڵێ نیسکێنەم خواردووە بڵێ نۆکاوم خواردووە هێلکەڕۆنێک نازانێ ئافرەتی ئێمە بەداخەوە زۆری کە ئەوە جێگەی بەخۆدا چوونەوەی ئەبوایە ڤایرۆسی کۆڕۆنا فێری ئەوەمان کە کچەکانمان لە بچووکیەوە هەر کە عازب بوون فێری جۆرەها خواردن بکرێن بەیانی بەدەستەوسانی نەچنە ماڵی مێردەکانیان ئەوانیشنەوەیەکی خۆرا پێک نەهێنن چونکە خواردن هەموو کەس دەزانێ بیخوا بەڵام ئافرین بۆ ئەو کەسەی دەزانێت دروستی کە بەسەرهاتێک هەیە لە کتێبی نیو چیلۆ بە بەڵام مرۆڤ بە کە سەعید گوڵ محەممەدین و سیوێتی مامۆستا جەبارتەنیا کردوێتی بە کوردی لە لاپەڕی 1990 و بەسەراتم خوێندەوە دەڵێ لە شاری ساندیگیۆ باڵندەی ماسی خۆرە خەڵک سەیریان کرد ماسی خۆرەکان ماسیگرەکان ڕۆژ بە ڕۆژ مندار دەبنەوە و گیان لەدەست دەدەن لەو وڵاتانە زۆر گرنگی بە ئاژەڵەکان بە باڵندەکان دەدرێت وتیان باڵندەی ماسی خۆرە ئاوا بڕوە بە چەند ساڵێکی تر کۆتایی پێدێ وەزەرەدێکی گەورە لە ژینگە دەکەوێت ئەگە ماسی خۆرەکان نەمێنن زانایانێکی بواری ڤێتەرنەری توێژینەوەیان لەسەر کرد ئەم ماسی خۆرانە چی زەهر دەخۆن چی دەخۆن نەخێر توێژینەوەکە گەیشتە ئەو ئەنجامەی کارگەیەکی دروستکردنی خواردن و لە قوتونان معلەبات لەسەر ئەو دەریایە هەبووە لە قەراغی دەریاکە هەبووە
کارگە گەورەکە ڕۆژانە خواردنێکی زۆری ئامادەکراوی فڕێداوە ئەوەی لە کارگەکە خەسار بۆ زیاد بۆ فڕیانداوە ماسی گرەکان تااقەتی ئەویان نەماوە بچن لە قوڵایی دەریادا هیانە 100 مەتر دەڕاتە خوارەوە 50 مەتر دەڕۆ ماسێک دێنێتە دەرەوە خوا ئەو تااقەت و هێزەی پێداوە ئەو بەهرەیە هەیە دەهاتن ئەم خۆراکە حازریان دەخوارد دوای چەند ساڵێک هەر لە بیریان چۆوە کە ماسی گرتن هەیە هەر لە بیریان چۆوە فەنی ماسیگیری چۆنە ماسیگرە کارەکەی خۆی لەبیر چۆوە هەمووی فێری خواردنی حازر بوو کە بەچکەشی دەبوو بەچکەکەش لە دایکەوە فێری ماسیگرتن نەدەبوو ئەویش دەچۆ هەر خواردنی حازری دەخوارد کارگەکە داخرا شوێنەکەی گواستەوە بۆ ناوەندی شارێک لەو سەر ڕۆخی دەریای نەما خواردن نەما کە خواردن نەما ماسی گرەکان وردە وردە بەڕێزان هەمویان بێ خۆراک کەوتن کە خۆراکەکانیان نەما سەرنجامیان مردن بوو بە بێ خۆراک مردن زاناکان پسپۆڕانی بواری ئاژەڵناسی وتیان چارەسەری ئەمە خۆ کەس ناتوانێت قسەیان لەگەڵ بکات لەگەڵ ئەم باڵندەدا بڵێت تۆ ماسیگر بووی لە قوڵایی دەریا ماسی دەردێنە ئێستا کە ماسی نەماوە خۆراکی ئامادەکراوت خوارد بەڕێزان خۆراکدان بە خەڵک بەخوا جار هەیە ڕەم بێ خێرپێکردن نەبێ ڕەم بێ زەرەر بێ نەخێر فێری بکە چۆن خواردن بەدەست دێنی تۆ هەموو ڕۆژە بەدەستیەوەکە بەدەمیەوەکە وەکو خێرخوازێک لێ دەکە فەقیرێک دێنە فێری سوالکردنی دەکا لە جیاتیەوەی ئەم کوڕە گەنجەکە یارمەتیەدا و فێری خواردنی کا بڵێ وەرە فێری پیشەت دەکەم وەرە ئامێرێکت بۆ دەکڕم وەرە شتێکت فێر دەکەم کە بژێوی ژیانی داهاتوتی پێدابینکەی ئەمەیان باشترە هاتن کۆمەڵە باڵندەی ماسیگریان هێنا لە وڵاتێکی ترەوە کە خۆیان ماسییان ڕاو دەکرد ئەم باڵندە ماسیگرانە دەهاتن لەبەر چاوی ئەوان بەڕەڵیان دەکرد ئەوان فێری خواردنی قوتوکراو نەبوو بوون فێری خواردنی بەلاش و فڕێدراو نەبوو بوون دەهاتن لە قوڵایی دەریا ماسییان دەردێنە ماسیگرەکان چاویان لێکردن هەی ئەوانە چۆن خواردنی خۆیان پەیدا دەکەن ئاخری لە ناوچوون ڕزگاریان کردن بەخوای ئێمەش ئێستاوای لاتووە کاتێک کە بازاڕ و لە فەخانەکان و فەلافل و پیتزا داخرا زۆری کچە باشەکانمان بەداخەوە نەیانزانی هێلکەڕۆنێک دروستکەن بەڵام ئەوش بە ئاگاهاتنەوەیە بۆیە چاولێکەری لە بواری ئابووری و تەنانەت لە بواری خۆراکیشدا زەرەرێکی گەورە لێدەدا لاسایی و چاولێکەری عەرزم کردن لە بواری خانماندا پشکی شێریان بەردەکەوێت ئەم وڵاتەی ئێمە ماوەیەکی زۆر خەڵکی تەنها خانمان ڕووی کرد وەڵا پیاوانیشم دەبینی کوڕانیش من ناڵم دژی بابەتی جوانکاری نیم کەسێ لوتی بە شێوازێک کە ڕەم بێ مەنعی هاوسەرگیری لێ بکە شەریعەت ڕێگەی داوە پسپۆڕێکی پزیشکی بواری جوانکاری بە شەرتێ زەرەر لە داهاتووی جەستەی و تەندروستی ئەو مرۆڤەنەدا با جوانکاری لوتی بۆ بکە بەڵام تەواوی خەڵکیمان کچەکانمان خانمەکانمان ئەو هەموو پارەیان دێنا لە تەجمیلی لوت و لە تەجمیلی لێ و لە تەجمیلی ڕوومەت و سلیکۆن و نازەم ئەو بابەتانی کە بیستوتانەوەی مەنایزانین لەمانەدا بەکاردەهات بەڵام ئەمەش بڕواتان بێ ئەو چاولێکەریە زۆر خەڵکی بێلوت کرد زۆر خەڵکە و یەک دوو جار لوتی کردووە خەریب و لوتی ببڕن زۆر خەڵکی بێلێو کرد ئەوەندەی سلیتۆن تێکرد و فشەڵ بووەوە ئاخری خۆشی خۆی لێ تێک چۆ داخۆچەیە ئەزان ئەم بەسەراتەش عینی بەسەرهاتەکەی دکتۆر عەلی شەریعەتیە کاتێک کە باسی ئەوەمان بۆ دەکات دەڵێ ئەوروپیەکان ئیشیان بە مەیمون بوو ئەیانویست مەیمون بگرن بەڵام مەیمونەکە ئەبوو کەم ئەندام نەبێ بە ساغی بیگرن نەیکوژن و هیچ ئەندامێکی جەستەشی بریندار نەکەن بەردێک فیشەکێکی بەر نەکەوێ باشە مەیمون بەو هەموو چست و چالاکی خۆیەوە کە پەلاماری هەموو دار و درەختێک دەدا و بە شوێنێکا دڕوا مرۆڤ توانایی نییە چۆن بتوانی دەستت پێی ڕابگا بەڕێزان مەیمونێک بە ئاسانی بگری فێڵێکیان کرد کەسانێک مەبەستم لە چاولێکەریە وتیان مەیمون لاسایی کەرەوەیە چی بکەی لاسات دەکاتەوە کەسانێکی زۆرزان و لێزان هاتن قاپی پڕ کەتیرەیان دانا قاپێکیان دێنا کەتیرەیەکی تێدا وەکو لەزگەوا بوو لەناو قاپێکیان دەکرد و لەسەر کەناری کانیەکان و ژێر درەختەکاندایان دەنا کە مەیمونی لێبوو خۆشیان پیاوەکان داهاتن لەولاوە هەمان قاپ بە هەمان شکڵ و شێوە بەس ئەمەی ئەمان ئاوی تێدا بوو کە مەیمونەکان دەهاتن سەیری پیاوەکانیان دەکرد کابرا دەستێکی بە برۆیان دێنا مەیمونەکەش دەستی بە برۆیان دێنا لاسای دەکردەوە کەسەکان دەهاتن پیاوەکان دەستیان دەخستە ئاوەکەی خۆیانەوە بەردەمی ئەوان ئاو بوو دەستیان دێنا بە برۆیاندا بە چاویاندا بە سەریاندا مەیمونەکەش بە هەمان شێوە دەستی دەخستە قاپەکەی خۆیەوە نەیدەزانیەوە کەتیرەوەی زانی ئاوە ئەویش ئاوا بە سەر و ڕوخساری خۆی دادێنا کابرا دەستی دێنادا ناو ئاوەکەی خۆیەوە و دەیخستە سەر چاوەکانی ئاو بە بژۆڵیان دێنا و چاوی خۆی پێکە پز دەگەت دوای دەچوو لەبەر تیشکی خۆرەکە ڕادەکشا مەیمونەکەش دەچوو بە هەمان شێوە دەستی دەخستە کەتیرەکەەوە دەستی بە بژۆڵ و چاوەکانی خۆیدا دێنا و لاسای ئەوی دەکردەوە دەچوو لەبەر هەتاوەکە ڕادەکشا وەختێ هەتاو لێدان و کەتیرە و شک بووەوە مەیمون ویستی چاوی بکاتەوە چاو قەپات بووە
خێراوان هەڵدەستان دەچون پەلاماری مەیمون کە چاوی نەبینا بۆ کوێ ڕاکە بە کوێدا بڕوە چاوی تازە نابینا بوو چاوی ناکرێتەوە ئەچوون دەهاتن مەیمونەکانیان بە ئاسانی دەگرت واللهی زۆر خەڵکیش بە جوانکاری بە لاساییکردنەوە عینی مەیمونەکەی لێهات بەداخەوە لەگەڵ ڕێزم بۆ مرۆڤ بۆوانەی کاری جوانکاری دەکەن یان جوانکاریان کردووە کە پێویستیان پێبوو بێ مەبەستێکم لەوان نییە بەڵام مەبەستم ئەوانە بوو کە بە لاساییکردنەوەکو مەیمونەکە ئەو لوتی خۆی دەبڕێ ئەمیش لوتی خۆی دەبڕێ ئەو لێوی خۆی وا لێ دەکات ئەویش لێوی خۆی وا لێ دەکات ئەو کوڵمی خۆی بەرز دەکاتەوە ئەویش بەرزی دەکاتەوە وەختێ بەخۆی دەزانێت هیچ پارەی نەما وەختی دەزانێت خەڵک بە قەرز ئەمانەی کردووە وەختێ بەخۆی دەزانێت پەشیمانە لەوانە بپرسن کەم کاریان کردووە عینی بەسەرهاتی مەیمونەکەیان لێ قەوماوە چۆن لاسای خەڵکی کردوێتەوە بەڵام نەیزانی ئەمە تۆڕێکە و داوێکە بۆی دانراوە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ ئێمە ئەم خاوەنی کلتورە جوانەین ئەم جلوبەرگە کوردی جوانەمان هەیە واللهی ئاوا بڕوە میلەتی کوردی ئێمە نەوە تازەکەی چەند ساڵی داهاتوو بڵێن باوکو باپیرانت قاتی شاڵیان هەبووە جامانەی کوردیان هەبووە جلی مراخانی و ستارخانیان هەبووە بەخواڕم بێ خەڵک گاڵتەت پێ بکە وەرە بە کچە باشەکانمان بڵێ دایە گەورەی تۆ کاتی خۆی کراسە کوردەکەی جارێک کەش دێنایەوە ژێر پشتێنەکەی بۆ ئەوەی کراسەکەی تەنگ نەبێ لە سەر و کۆڵوانەیەکیشی بە ئەو شتێک کە لەبەری دەکرد و لەشیدا دەپۆشی سەر و سنگی هەمووی بەسەر پۆشەکەیدا پۆشرا بوو دوو لەسکی بەسەر دەکرد بەخوا بە کچەکانی ئێمە چەند ساڵی چکە ئەم مۆدیلکاری ئاوا بڕوە بەم لاساییکردنەوەیە لاسایی نەتەوەی خۆت نا لاسایی کەسانێک کە پەیوەندیان بە دین و بە ژین و بە کولتور و بە وڵات و بە نەتەوەی تۆوە نیە وەڵی گاڵتەت پێ دەکات بڵێ ئافرەتێکی کورد هەبووە ئەوەندە پۆشتە و پەرداغ بووە و جلەکانیشی ئەجنەبی نەبوون جلی کوردی ڕەسەن بووە بڵێ پیاوەکانی ئێمە مشکی و جامانەی شێخ مەحموود لەسەرا بووە هەر گاڵتەت پێ دەکات عینی بەسەرهاتێکی لێدێ کە لە کتێبی نیو کیلۆ بە بەڵام مرۆڤ بە سەعید گوڵ محەممەدی باسی دەکات بەسەراتەکە بە کورتی عەرستان کەم کاتێک کە پاشایەک دەبێ پاشایەکی دیکتاتۆر خۆ بە زلزان کەم عەقڵ بەڵام کۆیلەی زۆری هەبوو جا زۆر سەرکردە هەیە لە دڵیادا ئەحمەقە بەڵام ئەحمەقێکی متاعە عالمێکی زۆر شوێنی ئەو دەبەنگە کەوتووە ئەو سەرکردە پاشایە لەو دەبەنگانە بوو کە بە هەزاران کۆیلە و ماستاوچی لە وڵاتە هەبوو قاچی لە ماڵی خۆیانە خزی و قاچیشکە چی دکتۆر و پسپۆڕی جەڕاح هەبوو نەیانتوانی قاچی چاکەنەوە قاچی نوقسانی تێکەوت و ناچار بوو بە دارشەق و بە گۆچان بڕوە پاشای خۆپەرست کە دەیبینی دەربارەکان و وەزیرەکان و خەڵکانی دەوروبەری بە ساغ و سەلامەتی دەڕۆن ناڕەحەت بوو وتی شەر بێشتی وا قبوڵ ناکەم ئەبێ هەمووتان بە دارشەق بڕۆن هەندێک خەڵک سەرپێچیان کرد هەندێکی لە سێدارەدان مانیعی نەبوو لە ئارۆزەکانی خۆی هەندێکی بەندکردن هەندێکی غەرامەی مادی کردن والله خەڵک وای لات هەمووی لە ترسانە بە دارشەق دەڕۆی بۆی وەکو پاشا بێ مناڵ کە لە دایک دەبوو دارەدارەی دەکرد دایکی دارشەقێکی بۆ دێنا وەی هەر لە مناڵیەوە فێ بە دارشەقێکی پێبێ ئەموو خەڵک وەکو پاشاوا بێ بەڵێ خۆشەویستان وردە وردە پاشات ئەو کاتەی لێ قەوما گەنج بوو پیر بوو نەوەکان ڕۆیشتبوونە پێشەوە هەرچی تۆ دەتبینی دارشەقێکی پێ بوو بەبێ ئەوەی قاچی عیبی هەبێ وردە وردە ڕاهات بوون پیرەکان بۆ گەنجەکانیان دەژێڕایەوە کاکە ئێمە بیرمان دێ زەمانێک هەمومان بە ساغی دەڕۆیشتین کە دارشەقی پێ نەبوو گەنجەکان پێ دەکەنین کورە چۆن خەڵکێک هەبوو کاتی خۆی بەبێ دارشەق ڕۆیشتووە هەر گەڵتەیان بە وەزعەکە دەهات تەنانەت یەک دوو گەنجویستیان لاسای قەدیمیەکان بکەنەوە بەبێ دارشەق بڕۆن قاچەکانیان عیبی نەبوو هەموو خەڵک گاڵتەیان پێدەکردنەوە تۆ بەبێ دارشەق دەڕۆی ئەوە چێ بە ساغی دەڕۆی لیان بوو بە نەرید لیان بوو بە خوو ڕاستەقینە ئەسڵەکەی خۆیان کە باز بکرایە بە خەیاڵیان دەزانی واللهی ئێمەش بەڕێزان ئەگە وریا نەبین لاسایی کوێران نەبکەینەوە ڕۆژێک گاڵتەمان بە کولتور بە نەتەوەی خۆمان بە جلوبەرجی ڕەسەنی خۆمان بە خانوەکانی خۆمان بە ڕایەخەکانی خۆمان بە خواردنە کولتوریە ڕەسەنەکانی خۆمان دێ بۆیە با بگەڕێنەوە بۆ دینەکەمان بۆ ژینەکەمان بۆ ڕەسەنایەتی کوردە پاکەکەمان بۆ کولتورە جوانی میلەتەکەمان بە ئومێدی سەرفرازی دنیا و قیامەتمان وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين